جارێکی تر پرسی ئەشکەنجەدانی زیندانیان لە هەرێمی کوردستان دەبێتەوە بە ناوەڕۆکی راپۆرتی ڕێکخراوە جیهانیەکانی مافی مرۆڤ و ڕێکخراوی هیومن رایتس وۆچ ڕایگەیاند لە زیندانەکانی هەرێمی کوردستان لەژێر ئەشکەنجەدا مێرد منداڵان ناچار دەکرێن دام بەوەدا بنێن کە پەیوەندیان لەگەڵ داعشدا هەبووە. ڕێکخراوی هیومن رایتس وۆچ لە راپۆرتێکدا لەسەر زاری ژمارەیەک منداڵ و مێرد منداڵەوە بڵاوی کردوتەوە. ئەفسەرانی ئاسایش بەلێدان و بەکارهێنانی تەزوی کارەبا و ئەشکەنجەیان داون و زۆرێک پارێزەریان نەبووە و تەنانەت ڕێگەیان پێ نەدراوە نووسراوی دامپێدانانەکان کە ئاسایش بۆیان نووسیون بخوێندنەوە و بە زۆر پێیان واژۆ کردوون. ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ لە سەنتەری چاکسازی ژنان و منداڵانی هەولێر لە تشرینی دووەمی 2010 چاوپێکەوتنی لەگەڵ 20 مێرد منداڵ کردووە کە تەمەنیان لە نێوان 14 بۆ 17 ساڵدا بووە. سەرجەمی ئەو مێرد منداڵانە یان سزادراو یان تۆمەتباری پەیوەندی لەگەڵ داعش بوون. هەروەها لەگەڵ 3 مێرد منداڵ کە تازە ئازاد کراون چاوپێکەوتنی کردووە. لە کاتی سەردانەکەیاندا ستافی سنتەرەکە ئاشکرایان کردووە کە 63 منداڵ لە سنتەرەکەدا بە تۆمەتی کاری پەیوەندیدار بە تیرۆرەوە بەندن و 43 منداڵیان سزادراون. بەپێی راپۆرتەکە لە کۆی 23 منداڵ 16 منداڵیان وتویانە لە کاتی لێکۆڵینەوەدا لە بنکەکانی ئاسایش ئەفسەرەکان بەلێدانی هەموو جستەیان بە سۆندە و کێبڵی کارەبایی و دار ئەشکەنجەیان داون. 3 لە مێرد منداڵەکان ئاشکرایان کردووە. ئەفسەران بە تەزوی کارەبا ئەشکەنجەیان داون. هەندێکی تریان بۆ ماوەی 2 ساعت بە شێوازی دوو پشکی لە دواوە دەستیان بەستراوە و ژمارەیەک لە منداڵەکان بۆ ماوەی چەند ڕۆژێک تا ئەو کاتی دامپێدانانیان کردووە ئەشکەنجە دراون. 4 مێرد منداڵی دیکەن بە ڕێکخراوەکەیان وتووە ئاسایش لە کاتی لێکۆڵینەوەدا هەڕەشەی ئەشکەنجەدانیان لێکردوون. مێرد منداڵێکی 7 ساڵ وتوویەتی ئەفسەری لێکۆڵەر پێی وتووە ئەگەر ڕاستیەکەمان پێ نەڵێی ئەوا کوڕەکان بانگ دەکەم بێن لێت بن و ئێسقانەکان بشکێنن. مێرد منداڵێکی تەمەن 16 ساڵ بە هیومن رایتس وۆچ وتووە سەرەڕای ئەوەی هیچ پەیوەندێکی بە داعشەوە نەبووە بەڵام لە نووسراوی دامپێدانانەکەیدا وتوویەتی بۆ ماوەی 16 ڕۆژ پەیوەندی بە داعشەوە کردووە. ئەویش لە ناشاریدا و لە پێناو وەساندن و ڕزگاربوونی لە ئەشکەنجە و ژۆی دامپێدانانەکەی کردووە. یەکێک لە منداڵەکان دەڵێت ئەفسەری لێکۆڵەر پێیوتم دەبێت بڵێ 3 مانگ لەگەڵ داعش کارم کردووە. منیش وتومە لەگەڵ داعشدا نەبووم بەڵام دواتر دوای 2 ساعات لە لێکۆڵینەوە ئەشکەنجەدان ئیعترافی کردووە و بە دامپێدانان ڕازی بووە. هەروەها زۆرێکیان دوای خوێندنەوەی دامپێدانانەکان لە دادگا زانیویانە چی تێدا نووسراوە. بەپێی راپۆرتەکە 5 منداڵ بە دادوەری لێکۆڵەریان وتووە کە لەژێر ئەشکەنجەدا ئیعترافیان کردووە بەڵام دادوەرەکان گویان لێ نەگرتوون و وتەکانیان پشتگوێ خستون. لای خۆشەوە جۆ بێکەر بەڕێوەبەری داکۆکیکردن لە مافەکانی منداڵ لە هیومن رایتس وۆچ لەو بارەوە ڕایگەیاند دوای 2 ساڵ لە بەڵێندان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ لێکۆڵینەوەکردن لە ئەشکەنجەدانی منداڵانی بەندکراو هێشتا ئەم دیاردەیە بە شێوەیەکی ترسناک بەردەوامە. دەبێت بەرپرسانی کوردستان دەست بەجێ دەست لە ئەشکەنجەدانی منداڵان هەڵگرن و لێکۆڵینەوە لەو کەسانە بکەن کە لە پشت ئەو کارەوەن. جێی ئاماژەیە ئەمە یەکەم جار نییە ڕێکخراوە جیهانەکانی مافی مرۆڤ باس لەبوونی زیندانی نهێنی و ئەشکەنجەدانی هاوڵاتیان و مێرد منداڵان لەلایەن هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستانەوە دەکەن و بەردەوامیش حکوومەتی هەرێم زانیاریەکانی ڕەت کردوێتەوە.